سەبارەت بە کێشەکانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڕێز دکتۆر ئارام برادۆسی پسپۆری هەڵبژاردن و دەستور لە ستۆدیۆ لەگەڵمانە دکتۆر سپاس بە ئامادەبوونی. دوێنێ محەممەد شاه سوودانی باسی لەوە کرد کە کێشەکانی هەولێر و بەغداد کێشەی تەکنیکی باشە گۆڕینی یاسای هەڵبژاردن، گۆڕینی لیژنەی یاسایی کۆمیسیۆنی بەڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق و کەمکردنەوەی کورسیەکان، لادانی کورسی پێگاتەکان کێشەی تەکنیکی یاخود کێشەی یاسایی و سیاسی. بەڵێ ئەمانە هەموو کێشن بەڕاستی کۆمەڵک کێشن، بەشێکیان کێشەی تەکنیکین، بەڵام بەشێکی تریان کێشەی یاساین و کێشەی سیاسین. لەبەر ئەوەیە کە بەڕاستی تاوەکو ئێستا کێشە لە بەردەم بەڕێوەچوونی ئەم پرۆسەیە دروست بووە و کێشە سیاسیەکان زیاتر خۆی لەوە دەبینێتەوە کە بە زۆرێک ئەم یاسایە داڕێژراوە یاخود هەموار کراوە کە فەرز کراوە بەسەر هەرێمێک یاخود بەسەر وڵاتێک کە ئەمە نابێت لە ئاسڵداوا بێت بەڕاستی. لەبەرەوەی هەر یاسایەک بە تایبەتی یاسای هەڵبژاردن لەبەرەوەی پەیوەندی بە کۆمەڵێک معایرەوە هەیە، وەکو سەربەخۆیی، وەکو ئازادی بە تایبەتی دەنگدەر و ئەو جیهەتەی کەس ئەو لایەنەی کە سەرپەرستی پرۆسی هەڵبژاردن دەکات، ئەمە دەبێ هەڵقۆڵاوی ئەو کۆمەڵگایە بێت یاخود لەلایەن ئەم دەستەڵاتەوە دەربچێت کە نوێنەری ئەم کۆمەڵگایە دەستەڵاتی هەیە، تایبەتمەندی هەیە کە ئەویش پەرلەمانی کوردستانە. بۆیە بەڕاستی بە تەنیا کێشەی تەکنیکی نین و کێشە تەکنیکیەکانیش گەورن، بەڵام پرسیار ئەوەیە ئایا بێبەشکردنی پێکهاتەکان لە ئەمە کێشەیەکی ئەمە کێشەیەکی تەکنیکی نییە، ئەمە کێشەیەکی سیاسیە و لە هەمان کاتدا ئەگەر پرسیار بکەین ئایا دابشکردنی هەرێمی کوردستان لەلایەن جیهەتێکەوە کە دەستەڵاتی ئەوەی نییە لە یەک بازنەوە بۆ چوار بازنە ئەمە کێشەیەکی تەکنیکیە؟ نەخێر، ئەمە کێشەیەکی لە ئەسڵدا کێشەیەکی یاساییە، بەڵام بە تاپۆشراوێکی سیاسی. یاخود ئێمە ئەومان لەبیر نەچێت لە 2009 تاوەکو ئێستا هەر کاتێک هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان ئەنجام درابێت دەستەی دادوەری لە هەرێم بووە، بەڵام ئێستا پرسیار ئەوەیە بۆ ئەم دەستەیە دەگەڕێنرێتەوە بە بەغداد. بۆیە بەڕاستی ئەمانە هەمویان کۆمەڵێک کێشن و کێشەکان ڕاستە بەشێکیان کێشەی تەکنیکین، وەکو بۆ نمونە نەخوێندنەوەی پەنجەمۆری زیاتر لە 400,000 دەنگدەر کە ئەمە بۆ خۆی وەکو کێشەیەکی تەکنیکی گرفتێکی گەورەیە، بەڵام لە تەک کێشە تەکنیکەکان ئێمە کۆمەڵێک کێشەی تری گەورەشمان هەیە کە ئێستا بەڕاستی بوونەتە کێشەی سیاسی. لەکوێ کێشەی تەکنیکیە و لەکوێشە کێشەی هەروەکو کێشە تەکنیکیەکان من لە دوو بەشی دەبینم. ئەگەر بێت و ئێمە گونجاندنێک بکەین لەگەڵ پێوەرە نێودەوڵەتیەکان، ئەویشیان نەخوێندنەوەی پەنجەمۆری ژمارەیەکی زۆری دەنگدەرە لە هەرسێ پارێزگاکان کە خۆی دەبینێتەوە لە نزیکەی 400,000 دەنگدەر. لە کاتێکدا ئەم دەنگدەرانە لە هەڵبژاردنەکانی 2021 بەشێکی زۆری کێشیان نەبووە و بەشێک لەو دەنگدەرانە بەشداریان لە پرۆسی هەڵبژاردن کردووە لە 2021، بەڵام ئێستا کێشیان بۆ دروست کراوە. ئەمانە هەندێک کێشەی تەکنیکین، دەکرێت ئەمانە چارەسەر بکرێت و ئێمە مەبدەئێکی نێودەوڵەتیمان هەیە، بنەمایەکی نێودەوڵەتیمان هەیە کە دەستەبەریکردنی بەشداریکردنێکی سیاسیانەیە، هەم بۆ خۆکاندیدکردن هەم بۆ دەنگدان بۆ هەموو کەسێک کە مەرجەکانی دەنگدانی تێدا هەبێت، بەڵام دەنگدەرێک کە بەشداری نوێکردنەوەی پرۆسەی بایۆمەتری کردبێت، هەموو مەرجەکانی تێدا هەبێت و ژمارەیەکی کەم نەبێت، نزیکەی 400,000 کەس 120 دەنگدەرانی هەرێمی کوردستان ئێستا ئێمە پێی بڵێن ئێوە شمولی دەنگدان ناکەن، ئەمە بەڕاستی یەکێک لە دەستەبەریەکان کە وەکو گوتم دابینکردنی دەرفەتی بەشداریکردنە لە پرۆسەی سیاسی و بەرەوەبردننی وڵات لە کەدار دەکات. لە هەمان کاتدا کێشەیەکی تری تەکنیکی کە من ئەیبینم لە هەرێمی کوردستانەوە بە تایبەتی لەلایەن هەندێک پارتی سیاسیەوە داوای باشترکردنی بەڕوونی یاخود بە شەفاف بەڕێوەچوونی پرۆسەی هەڵبژاردنەوە دەکرێت لە ڕێگەی بەشداری پێکردنی هەندێک نوێنوەری تایبەتمەند بە تایبەتی لە بواری پرۆگرام سازی. ئەمە شەفافیت زیاتر دەداتە پرۆسەکە، بەڵام بە ژوێرەی ئەو وەڵامانی کە کۆمیسیۆن داویەتەوە کۆمیسیۆنی بەغدا ڕەتی ئەم بابەتانی کردوتەوە. بۆیە بەڕاستی ئەم بابەتانە وا دەکات کە بڵێم پرسیار لەسەر پرۆسی هەڵبژاردنەکە دروست ببێت باش و بەڵام ئەگەر وەکو گوتیشم ئەگەر بگەڕینەوە دیوەکەی تری
کێشە سیاسیەکان هەروەکو ئیشارەتمان پێدا باش لەسەر کێشە تەکنیکیەکە بمێنیەوە چینە سەر کێشە سیاسیەکانی باشە ئێستا پارتی دیموکراتی کوردستان ئەڵێ زۆرینەی ئەو کەسانی کە دەنگدەرن کە ئەچنە سەر سندوقەکانی دەنگدان ناتوانن لە سەدا 20 بۆ نمونە دەنگ بدەن پەنجەمۆرەکان ناخوێنێتەوە دەنگدەری ئێمن ینی پێ دوانی ئەمەش کێشەیەکی تەکنیکیە بە سیاسی کراوە اینجا بەڕاستی خۆی ئەمە پرسیارێکی زۆر جەوهەریە بۆ لە کاتی بەڕێوەچوونی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان بۆ زۆرترین ژمارە لە پارێزگای هەولێرە لە پارێزگای دهۆکە ئەمە دەبێ بەرپرسانی کۆمسیۆنی هەڵبژاردننی عراق وەڵامی ئەم پرسیارە بدەنەوە ئایا دروستکردنی ئەم کێشە تەکنیکیە بە ئەنقەس بووە یاخود بە ئەنقەس نەبووە بۆیە بەڕاستی بۆ هۆکار چییە بۆ دروست کراوە لە کاتی ئێستا بۆیە ئێمە دەبێ من خۆم تەمەنا دەکەم ئەوە بە ئەنقەس نەبوو بێت لەبەر ئەوەی خوانە خواستە ئەگەر بە ئەنقەس بوو بێت لە ڕێگەی کۆمسیۆنەوە بوو بێت ئەمە یەکێک لە خاڵە گرنگەکان دەربارەی کۆمسیۆنی هەڵبژاردنەکان کە متمانەیە لەلایەن ئەحزابی سیاسیەوە لەلایەن دەنگدەرەوە ئەمە لە دەست دەدرێت لەلایەن کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عراقەوە بۆیە بەڕاستی وە کێشەکە ئەوەیە تاوەکو ئێستا سەرڕای مخاتەبەکردنی کۆمسیۆنی عراق لەلایەن سەرۆکاتی هەرێمی کوردستانەوە ئەم کێشەیە چارەسەر نەکراوە بۆیە دەبێت لێرە لە هەرێمی کوردستان پێداگیری لەسەر ئەوە بکرێت کە کێشەی دەنگدەران ئەو ڕێژەیە کە باز دەکرێت کێشەی پەنجەمۆریان دەبێت ئەمە چارەسەر بکرێت ئێمە ئەگەر بێنینە بەرچاوی خۆمان وەکو گریمانەیەک دای بنین لە ڕۆژی هەڵبژاردن 120 دەنگدەر ئەو دەنگدەرێک کە بایۆمەتری کردووە ئەمانە کێشەی پەنجەمۆریان هەیە دەڕۆنە سەر بۆ نمونە سندوقەکانی دەنگدان دەڕۆنە وێزگەکانی دەنگدان بەڵام ڕێگەیان پێ نەدرێت دەنگ بدەن بەڕاستی ئەمە نسبەیەکی زۆرێک فەوزایەکی گەورە دروست دەبێت بۆیە بۆ ئەوەی ئەم کێشەیە چارەسەر بکرێت بەر لەوەی ئێمە بڕۆینە ناو ئەم قۆناغا پێویستە هەڵوێست وەربگیرێت داوا بکرێت لە کۆمسیۆنی عراق بەڕێگەیەک لە ڕێگەکان چارەسەری ئەم کێشەیە گرفتە سیاسیەکان بۆ هەڵبژاردنەکە چی گرفتە سیاسیەکان وەکو باسمان کرد بەڕاستی دەبوایە یاسای هەڵبژاردن یاخود مەسلەی پێکاتەکان لە هەرێمی کوردستان لەلایەن ئەسڵ ئەوەیە لەلایەن پەرلەمانی کوردستانەوە حل کرابە چارەسەر کرابە بەڵام ئەم دۆسیەیە چووە بەغدا چووە بەردەم دادگای ئیتیحادی بەڕاستی دادگای ئیتیحادی دەسەڵاتی هەیە بەڵام چۆن دەسەڵاتێک مەسەلەن دەسەڵاتی ئەوەی نییە تەدەخل بکات بۆ نمونە لە دەسەڵاتێک لە دەسەڵاتەکانی هەرێمەکان بە تایبەت هەرێمی کوردستان ئەگەر نمونەی عراق وەربگرین لە جیاتی پەرلەمانی کوردستانەوە ڕۆڵ ببینێت ڕۆڵ بداتە خۆی یاسایەک هەموار بکاتەوە ئەوەی کە دادگای ئیتیحادی کردوێتی طبعاً وەکو گوتم لە ئەسڵدا وا دەبیندرێت کە ئەمە گرفتێکی یاسایە هەموارکردنەوەیەکی یاسایە بەڵام بەڕاستی کێشەکە کەڤەرێکی سیاسی وەکو بڵێم بە داپۆشراوێکی سیاسی پەردەپۆش کراوە بۆیە ئەمە خۆی لە چەند پرسێک دەبینێتەوە یەکێک هەموارکردنی یاسای هەڵبژاردننی هەرێمە کە نەدەبواە ئەمە بکرێت بەڕاستی ئەمە دەبواە بەجێ بێڵڕێت بۆ پەرلەمانی کوردستان و دوو بێبشکردنی پێکاتەکانە لە کورسیەکانیان کە ئێمە دەزانی لە هەرێمی کوردستان لە ساڵی 92 تاوکو ئێستا ئەگەر هەڵبژاردن کرابێت پێکاتەکان بەشداریان کردووە و بەڕاستی کۆمەڵگەی نێودەوڵەتیش بۆ چوون و ئاراستەی کۆمەڵگەی نێودەوڵەتی لە هەموو وڵاتانی جیهان بە تایبەت لەو شوێنانەی کە پێکاتەکانی لێ لەگەڵ ئەوەیە کە مڕاعاتی پێکاتەکان بکرێت و مافەکانیان بکرێت لە هەموو بوارێکەوە لە بواری بە تایبەت سیاسی لە بواری کۆمەڵاتی لە بوارەکانی ڕۆشنبیری کەلتوری ئەمە جانبێکی تر و خاڵی سێم کە باسمان کرد ئەم هەڵبژاردنە بۆ پەرلەمانی کوردستانە یعنی ناکرێت بەڕاستی دەستێک لە بەغداوە لە محکەمی تەمیزەوە پێک بهێندرێت قەرار لەسەر هەندێک تانە بدات یاخود لەسەر هەندێک پرس بدات کە پەیوەندی بە هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستانەوە هەیە بۆیە بەڕاستی من دەتوانم بڵێم ڕاستە پرسەکان پرسی تەکنیکین بەڵام لە هەمان کاتدا پرسەکان پرسی سیاسی شاش دکتۆر بەڕێستان سپۆڕن لە بواری هەڵبژاردن لە دەستورە پێتان وایە بەم هەموو نیگەرانیە لە هەڵبژاردن بەم هەموو کێشە تەکنیکی و سیاسی کە لە هەڵبژاردنە هەیە پێتان وایە هەڵبژاردنێکی ئازاد و شەفاف لە هەرێمی کوردستان بەڕێوە بچێت بەڵێ اینجا بەڕاستی ئێمە پێم باشە بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارە ئیشارەت بە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگاکانی عراق بکەم بە تایبەتی پارێزگای کەرکوک و مووسڵ تێبینی زۆر هەبوو بەڵام لەبەر بەرژەوەندی گشتی عراق ئەم تێبینیانەی کە هەبوو لەسەر
هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان وەکو وتم بە تایبەت لەسەر ئەم دوو پارێزگایە چاوپۆشی لێکرا بەڵام لێرە ویستی هەرێمی کوردستان ئێرادەی هەرێمی کوردستان پارتە سیاسیەکان و لە نێویان ئەوەی کە هەڵوێستی هەبووە پارتی دیموکراتی کوردستان بووە بەڕوونی لەگەڵ ئەوەیە ئەم تێبینیانەی هەموون دووبارە نەبێتەوە باس لە ئازادی کرد کە یەکێکە لە بنەما هەرە گرنگەکانی بەڕێوەچوونی پرۆسەکانی هەڵبژاردن ئازادی زۆر گرنگە بۆ کۆمیسیۆنی هەڵبژاردن مەبەست لەوە چییە کە دەبێت ئەم کۆمیسیۆنە دوور لە دەستێوەردانی دەرەچی پرۆسەکانی هەڵبژاردن بەڕێوە ببات بەبێ ئەوەی تەدەخل بکرێت و ئەوەی کە داواش دەکرێت بەڕاستی گومانێک هەیە و گومانەکە لەسەر کۆمەڵێک بەڵێم ئوسوسی لۆجیکیە ئەگەر بێت و بۆ نمونە وەکو ئەنجومەنی پارێزگاکان هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان نینەوە کەرکوب و دواتر هەڵوێستەکانی دادگای ئیتیحادی دەربارەی ئەم پرسانی باسمان کرد و کێشەی دەنگدەرەکان ئەم کێشە تەکنیکیانە ئەمە هەمووی وای کردووە کە لێرە گومانێک دروست ببێت لەسەر گومانێکی پێشوەختە لەسەر بەڕێوەچوونی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بۆیە نیگەرانی هەیە بۆیە هەڵوێست وەردەگیرێت بەرامبەر بەم هەڵبژاردرە بۆیە داوا دەکرێت ئەم کێشانە چارەسەر بکرێت بەر لەوەی بچینە ناو پرۆسەکە بۆیە وەکو گوتم بەڕاستی دەبێت کۆمیسیۆنی هەڵبژاردن هەر وەک لە یاسادا هاتووە کۆمیسیۆنێکی سربەخۆ و بێلایەنە دەبێ بالفعل لە مەزالی پراکتیکی و کردەییدا ئەم کۆمیسیۆنە سربەخۆ بێت و ئەم کۆمیسیۆنە بێلایەن بێت و بتوانێت ڕۆڵی خۆی ببینێت و پارتە سیاسیەکان بە هەمان شێوە دەبێت بە ئازادی هەڵسو کەوت بکەن دوور لە پاڵەپۆستۆی دەرەچی ئینجا لە ناو عێراق بێت لە دەروی هەرێمی کوردستان یاخود لە دەروی عێراق بێت لەلایەن وڵاتانی دەوروبەرەوە و بە نسبەت کاندیدەکان بە هەمان شێوە و بە نسبەت دەنگدەریش بە هەمان شێوە دەبێت دەنگدەرەکانیش ئازادیەکی تەواویان پێ بدرێت بۆ ئەوەی پرۆسەکە بە سەرکەوتووی بەڕێوە بچێت بۆیە بەڕاستی ئێمە لە نێوان دوو بژاردەین ئایا بڕۆین بەرەو هەڵبژاردنێک بە هەبوونی کۆمەڵێک گرفت وەکو ئەوەی کە باسمان کرد گرفتە تەکنیکیەکان و گرفتە سیاسی و یاساییەکان لەو دیوەوە کە هەڵبژاردنەکە کرا کۆمەڵێک دەرهاوێشتی نەرێنی و خراپی لێ بکەوێتەوە بۆ هەرێمی کوردستان ئەوەمان لەلایەک لەبەرچاوە لەلایەکی تریش داوا بکەین هەڵبژاردنەکە دوا بخرێت و چارەسەری ئەم گرفتە تەکنیکی و یاسایی و سیاسیانە بکرێت ئەمە کام بژاردە هەڵبژێرین بێگومان بۆ ئەوەی هەڵبژاردن بۆ ئەوەیە کە جارێکی تر نوێبوونەوە بداتە دام و دەستگاکان و جارێکی تر نوێبوونەوەیە کە لە نێوان ئەو گرێبەستەی کە هەیە لە نێوان دەنگدەر و ئەوەی کە هەڵدەبژێردرێت لە نێوان دەنگدەر و دامەزراوە شەرعیەکان بەڵام ئەگەر هاتوو پرۆسەکە لۆ خۆی کەم و کوڕی تێدا هەبوو لۆ خۆی گرفتی تێدا هەبوو پرۆسەیەکی بێکەم و کوڕی نەبوو ئەکید دەرهاوێشتی پرۆسەکە وەکو دەڵێ بەرهەمی پرۆسەکە بێکەم و کوڕی نابێت گرفتی زۆری دەبێت بۆیە لۆژیک لەگەڵ ئەوەیە پاڵپشت بە هەندێک ئەو بڵێن ئوسوسانەی کە باسم کرد ئێمە هەوڵ بدەین لە هەرێمی کوردستان و کۆمیسیۆنی هەڵبژاردننی عراق هاوکارمان بێت حکوومەت عراق هاوکارمان بێت بۆ ئەوی بتوانین چارەسەری ئەو گرفتانە بکەین ئینجا بەرەو پرۆسەی هەڵبژاردن بڕۆ بەڕێز دکتۆر ئارامبرا دۆسی پسپۆری هەڵبژاردن و دەستور سوپاس بە ئامادەبوونی بەڕێز زۆر سوپاس بۆ